هەرێم هۆکارەکەی ئەو ناکۆچیەکە لە نێوانچێتی و پارتی هەیە بەداخەوە ئەمەش ئەو ناکۆچیانەش درێژکراوەی ناکۆچی مێژوویەکانن کە لە ڕابردووە هەبووە بەداخەوە هەموو خولێشی پەرلەمان ئەو دواکەوتنەی تێ ئەەکەوێت کە پێویستە لە کاتی خۆیان پەرلەمان کۆبێتەوە و لە کاتی خۆیان حکوومەت پێک بهێنرێت و کابینە پێک بهێنرێت ئەوتە لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق مەرسومی کۆماری دەرچووە کە 29 ئەم مانگە پەرلەمان کۆبێتەوە یەکەم دانیشتنی خۆی بکە و دوای دانیشتنەکەش سەرۆکی پەرلەمان هەڵەبژێرن و دواتر سەرۆکی کابینەی نوێ ڕائسپێردرێ بۆ پێکهێنانی حکوومەت ئەوە ئێمە ساڵ و 2 مانگە هەڵبژاردن کراوە دەستی سەرۆکایەتیبان پێک هاتووە نە لیژنەکانی پەرلەمان پێک هاتوونە نە حکوومەت پێکهێنراوە کابینەی نوێ ئێمە لە بۆشایشی یاساییە ئەژین ئەمە هۆکارەکەی ئەم ناکۆچیانە کە بەداخەوە هەیە و کاریگەری نەرێنی هەبووە لەسەر ڕەوشی سیاسی بە شێوەشی گشتی و لەسەر پرۆسەی سیاسی و پرۆسەی یاساکاری لە پەرلەمانی کوردستان بەداخەوە کە ئێستا بینین تا ئێستا ڕێکەوتن نەکراوە لەسەر پێکهێنانی دەستی سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها پێکهێنانی حکوومەتی نوێ